ئەم کاتە و هەموو کاتێکتان باش دۆستان ئازیزان، خۆشحاڵم جارێکیکە بەیەک شادەبینەوە لە پێکەکەی خۆتان لە فیلمسازان. ئازیزان، من چەند ساڵێ پێش ئێستا هەر لە ڕێی فیلمسازانەوە لەگەڵ کۆمەڵێ فێرخواز هەوڵی وەرکشۆپێکمدا، کۆمەڵێ لەو فێرخوازانە لەگەڵ مامۆستا سارا جەعفەر سارای پاییز و مامۆستا کاوەی موعینفەر پێکەوە هەوڵماندا ئەو هاوڕێ و ئازیزانە پێ بگەن ئەوە بوو وەرکشۆپەکەی ئەو سامان لە سینناریۆەوە و لە با بڵێن وەکو سینناریۆ لە دۆزینەوەی بیرۆکەوە هەتاکو و سینناریۆ نووسین و پاشان گەشتە کاتی تەسویر و ڤیددیۆگرتن و دواتر بۆ قۆناغەکانی تر ئەوە بوو نەمانتوانی بیکەین بە فستیڤالێک بۆیان و فیلمەکانیان بۆ ئامادە بکەین. اینجا پار کۆڕێکم با بڵێن سنتەری ڕۆشنبیری کەرکک بانگێشتیان کردم لە ڕێ هاوڕێ ئازیزم مامۆسا نەژاد نەجمەوە، بانگێشتیان کردم و چوم لەوێ کۆڕێکم گێڕا لە ناوەندی کۆڕەکەیە فێرخوازەکان سێرم کردە و کەسانی کە لێ بوون خوازیار بوون کە وەرکشۆپێک هەبێت شتێک هەبێت بۆی ئاشنا بن بە فیلمسازی. ئەوە بوو من پێشنیارێکم کوتمەتوانم هەر بە مۆبایلەکەی دەستان چونکە لە ناوانەکەیە باسی مۆبایلم کرد، بە مۆبایلم ڕۆ فیلمەکرێ و فیستیڤاڵەیە. ئەوە بوو مامۆسا نەژادش پێشنیاری کرد کە ئێمە ئەگەر بتوانین شتێکی وا بکەین، وەرکشۆپێکی وا بکەینەوە خۆشە و سنتەرش هاوکارە بێت. ئیتر بە پشتیوانی سنتەر و بە پشتیوانی هاوڕێیان توانیمان ئێمە وەرکشۆپێ بکەینەوە. ئەو وەرکشۆپە نزیکەی 16 سەعات بەردەوام بوو، 16 سەعات تایەوە نەموتەوە، با بڵێن هەفتەی 2 ڕۆژ هەر ڕۆژی 2 سەعات وانەم تیاوتەوە. ئەلبەتەوانەکان لە نووسینی سینناریۆ و دۆزینەوەی بیرۆکە و هەروەها چۆنیەتی داڕشتنی سینناریۆ کە هەوڵ دەیت تێچوویەکی کەمی تێبچێت و هەوڵ دەی زیاتر بە ڤیدیۆ تۆ گوزارش لە بابەتەکە بکەیت، بابەتی سینناریۆکەت بکەیت. ئەوە بوو کە ئەوانەمان باس کرد و ئەوە بوو ڕاهێنانی ئەوەشم لەگەڵیان ناکرد کە چۆن سینناریۆ بنووسن، کە چۆن ڤیددیۆ بگرن، ڤیددیۆیان گرت بە هاوبەش بوون لەگەڵما. ئەمانە هەمووی جێ خۆشحاڵی بوو. ئێستا یەکێک لە فێرخوازەکان لەگەڵمایە، حەزەکەم با بزانم ئەگەر ئامادە بێت بزانم نەهات ڕۆشت دەی هەرێکێ لە فێرخوازەکان ئەگەر بیانوێ ئەتوانن بێن بەشدار بن لە خزمەتیانە. ئەوە بوو چۆن بڵین لە سینناریۆ نووسینەوە و دوایی لە کاری کردەی ڤیددیۆیە پاشان چوینە سەر با بزانم یەکێ لە فێرخوازەکان لەگەڵمایە بێری خان ئەگەر خۆت دەرکەوی باشترە بۆ ئەوەی ئێستا شێر یەکەم هەر ئێستا یەک دقەیەک لێرەوە نییە. بێری خان بەخێر بیت. ئەم کاتە باش مامۆستاگیان چاکی چاوەکەم باشیت بەخێر بێ. زۆر مەمنونم. زۆر بێری خان ئەگەر بتوانیت ئەزمموی خۆتم بۆ باسکەی لە با بڵێن لە کاتی وەرکشۆپەکە و لە کاتی پێکێنانی فیلما و پاشان دوایی هەنگاوەکانی تر. سەرەتا
دەستخۆشی و ڕێز و سپاس بۆ تۆ بۆ ئەو کەسانەی کە بوونە هۆکاری دروستبوونی ئەو وەرکشۆپە. بەڕاستی ئەگەر بڵێم سوودمان بینیوە تەنها سوودبینین کەمە، حەق بە پرۆسەکە ناین. بەڕاستی سوودێکی زۆر گەورەم بینی وەکو خۆم شتێک کە لە خەیاڵما بوو ئەمیز بیکەم و نەمەزانی دەستپێک لەکوێوە دەست پێ بکەم و چۆن دەست بەمە کارەکە. وەرکشۆپەکە لە لایەنی هونەریەوە من سوودێکی زۆر 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 گەورەم لێبینی. بەڕاستی ینی وەک چۆن بڵێ ئەڵێ مناڵێکەگری دەستێگری توی خەیتە سەر ڕێگەی ڕاست. ئێمە یەکەم هەنگاومانە کەوتینە سەر ڕێگەی ڕاست، بە تایبەتی ئەوانەمان کە بە هیچ شێوەیەک فیلممان نەکردبوو و هەر بەشداریشمان نەکردبوو لە فیلمە. من یەکێکم لەوانە لە بابەت و پرۆسەی شانۆ و شانۆگەریە شانۆکاریە کێشەیەکم نییە، بەڵام لە مەسائلی فیلمە بەڕاستی لێ ئەترسام. ئەم وەرکشۆپە وای کرد بتوانی ئەو شتە گەورەی کە تۆ لێ ئەترسایت زۆر بە ئاسانی بێتە دەستەوە. وابزانم یەکەم قوتابی بووم کە لە یەکەم ڕۆژی دەستپێکی وەرکشۆپەکە بە تۆ وتم من لەم شەوە دەستەکەم بە تەسویر و فعلەن واژ بوو، هەر دەستی شم پێ کرد و شتەکەشم سەری گرتەوەی تر هیوادارم بە دڵی بینەران و بەدڵی تۆش بێت. دەسەکان و خۆشبێجەی شانازیە خۆشحاڵ بووم، یعنی ئەوەی کە باسێکەی یەکەم هەنگاو شکاندنی ترس بوو. بەتەکید بۆ من هەنگاوی یەکەم شکاندنی ترس بوو. بەڵێ ئەی با بڵێن پێشتر هیچ ئەزمونێکت هەبوو لەگەڵ هیچ گروپێکە بەشداریت کردبوو لە کاری فلیمسازیە؟ وەڵایی کاری فلیمسازی وەکو کار نەخێر، بەڵام وەک بەڕێوەبەری بەرهەمێکی بڵین بچووک ئیشێکم کرد. ئەوش لە تقریبەن کۆتا ڕۆژەکانی تەسویرا بوو من چوومە ناو کاستەکەەوە. شتێکی وا نەبوو، ینی بەڕاستی بۆ من قرس بوو. کۆمەڵە شت هەبوو کە ئەمبینی دەرهێنەر ئەیکا و کامێرەمان و ینی شتەکە قەرەباڵغ بوو. ئەوەنە قەرەباڵغ بووی تر ئەترسایی. بۆ نمونە یەکێک لەو ئیشانە پێویستیان بە لانگرۆزێک بوو کە هی باسی زەمەنی هەشتاکانێ کرد. بەڕاستی تا لانگرۆزەکەیان هێنا ئێمە تقریبەن 4 سەعات لەبەر خۆر و گەرماماینەوە. ئەم شتانە ینی ئەها تۆ کە دەست نەکردبێ بە کارێک ئەترسێنێ. لەبەر ئەوە من دەستپێکی ئیشکردن و فیلم سازی لەم وەرکشۆپەوە دەستم پێ کرد و فعلەن لێرەشەوە ترسم شکاو. وەک بڵێ هەنگاوی یەکەم ناوکەوتمە سەر پێگەر بەردەوامی ژوم دڵنیا مەگەرەمە سەرەتاکەمان بێ و تۆ مامۆستامان بیشەڵا شتی باشتر و گەورەترمان لێ ئەنجامە درێ ئیشەڵا لە دەستمان دەرەچێت. منش بۆ هیوایم بەردەوام هەر وەختێکە ویستان ئیشێ بکەن لە خزمەتان نابووم و هاوکارتان بم. چاوەکەمی با بزانم کاک محەممەدمان لەگەڵایە کاک محەممەد عەلی بێری خانەگەر شتێکی کە شتێ حەزەکەم لە خزمەتتان بفەرموویت. وەڵایی ئەو شتێککە هەمە بەڕاستی حەزەکەم ڕێز و سپاس بۆ ئەو شوێنەی کە ئەو سنتەرە جوانی کەرکووکە ڕێگەی بۆ کردینەوە و وەکو لە خۆگرتن لە خۆی گرتین ئەو دوومانگە. بەڕاستی جێگەی ڕێز و سپاسە هەموو ئەوانی کە لەوێ بە کارەکە هەستان و کە زوو هاتن خەمیانە خواردین و هەواڵیانە پرسین و پێشوازیان لێکردین لەبەروی من و تۆ لە سلێمانیەوە هاتین وەکو خۆتەزانی. من هەموو وانەکان هەموو جارێ وایە لە سلێمانیەوە بکەوتمانێتە ڕێباتماوێ. بەڕاستی پێشوازیەکی جوانمان لێکراوە. جێگەی ڕێز و سپاسن و هیوادارم نمونەیان زۆر بێ و کۆڵیژ نێن لەو ئیشە جوانانە. منیش زۆر سوپاسیانەکەم بۆ هیوایی ڕێی زیاترمان بۆ خۆشکەن بۆی بتوانین کەستریش هەر لەو سنتەرەوە بکەین. ئتر لە هەر جێیەکی بواری هوەری و ئەدەبی بێ لە کەرکووک من لە خزمەتام. بێری گیان ڕوخسەتم بە با کاک محەممەد زۆر خۆشحاڵ بووم. بۆ تۆش قوربانە.
کاک محەممەد ئەتوانی کامیرەکەت بکەیتەوە بەڵێ کاک محەممەد جان چاکی باسی چاوە بەخێر یاخۆم کاک محەممەد پێم خۆشە گەر تۆ شۆک و ئەزمموی خۆ شتێکی خۆتمان بۆ باسکەی خۆشحاڵە بم. قورباتم وەڵا ڕاستی مامۆستا بێگومان هەممان پێشتر فیلم بەڵێ پێڵام بەم جۆرە قوڵە نامزانی ڕاستی ینی هیچ زانیارەیەک هیچ فیدباک هیچ پێنیەکم نەبوو لە سەرەوەی کە ئایا چۆنەکرێت چۆنەگرترێ بیرۆکە شێوازی تەسویرکردن گرتەکان ڕسمەکان ئەوانە هیچ نازانی ڕاستی کە ئەو ڕووشۆپەم بینی بە زۆر خۆشحاڵیەوە هاتم بەشداریم کرد. یەکەم شت کە لێوی فێربووم کە بەڕێزت فێرمان کرد پرسە ترسبوون لە دروستکردنی فیلم ترسبوون لە بیرۆکە ترسبوون لەوەی کە بە تەواوەتی خۆت دەرخانکەی بۆی یەکەم شت کە شکا لێم ئەو ترسە بوو. دووەم شت کە زۆر خەمیم بوو بیرۆکە زۆر لە بیرۆکە ترسام ڕاستی چی بکەین بۆ بیرۆکە ئایا چی بێنین ئایا چی شتێک بینین کاریگەریە بێتەوە ئایا ئەو بیرۆکە چۆن بدۆزمەوە ئەو بەڕێزت کە لە مای و ڕووشۆپە فێرت کردین کە هەر شتێ ببینین تەسویری بکەین هەر شتێ بینی وێنەی بگرین بۆ منە بچووکترین شتەکان بینین تەسویریکەین و بیرۆکێکی لێوەرگرین چاومان ببێ بە کامێرا ئەو شتانی کە ئەی بینین وەکو دیوێکی تری ببینین نەوەکو دیوێکی ئاسایی ڕۆژانە ئەو شتانی کە ڕۆژانە بەرمانەکەی بە دیوێکی سینەمایی ببینین ئەو ئەتوانین کۆمەڵی بیرۆکی جوان لێوەرگین ڕاستیەوەی کە من لێ ترسم لێ بۆ بیرۆکە بوو بۆ سێوەی کە بینی بووم فیلم پێویستی بە ئەکسسوارات و پێویستی بە کۆمەڵێ کەرەستەی زۆرە بەڕاستی ینی ترسێکی ئاسان نییە کە تۆ بتانی ئەو هەموو شتت پێدابین بکرێت کە لە کاتێکەکانی پشگیریەکەت نەبێ و کەسێک نەبێ سەپۆرتت کە بەڵام خۆشحاڵانە لە ڕێگەی مۆبایلەوە لە ڕێگەی بچووکترین شتەوە بتانی بابەتێ بدۆزیتەوە کێشێک بدۆزیتەوە بێی تەسویرێکی بۆ مۆبایل ئەوە جێگەی ینی بەڕاستی دەستخۆشی و بۆ تۆ کە فێری ئەوت کردین بەتابەت بیرۆکە دوایی ئەوەی کە لەو ڕووشە بێ زیاتر فێری بووم بیرۆکە و دۆزینەوەی بیرۆکە ئەمە گرنگترین شتە ئەو خۆت فێرمان کرد بیانی بینوسینەوە ڕستنی بگرین بە چاوێکی تر سەیری بکەین ئەمە شنگاوێکی زۆر جوان بوو کە لەوەی بتوانم بیرۆکە بدۆزمە بۆ کورتە فلیمەیان ئەو فلیمی کە ئەمەوێ بم مۆبایلەکەم بیکەم. دەسەکانە خۆش بێ کاک محەممەد گیان ئەلبەتە من یەکێک لەو بابەتانەی کە حەزەکەمەوە ڕوونکردنەوەی بم بە هەموو کەسێک ئەڵێم ئێستاش ئەڵێم خەڵک هەر کەسێک ئەو مۆبایلی کە بە دەستیەوەیەتی ئام مۆبایلە شتی زۆر پێەکرێت لە ڕێ ئەم مۆبایلەوە ئەتوانی بیرۆکە بدۆزیتەوە و ئەتوانی بیرۆکان سیاغەکەیت بیکەی بە ئیشێکی جوان. بۆ نمونە کاک محەممەد ئێمە لە بازارڕە هەر خەڵکە چێتە بازار اینجا شارەکانی ئێمە لە هەموو کوردستان هەر شارێکمانەگری هەرە باڵغا یعنی بواری زۆر دەرفەتی زۆری هەیە بۆ زۆر بابەتی ترکە بتوانێت بابەت لەوێەوە هەڵبژێرێت هەر بڕۆ جادە بە شەقامە بڕۆ بە کۆڵانە بڕۆ هەر دەرگای ماڵی خۆتان کاکەیتەوە ئیتر یەک دنیا کێشە و گرفت و شت هەیە کە بکرێ بە بابەت چۆن بیکەی بە بابەت چۆن سیاغی کەیت دای ڕێژیتەوە ئەوە خۆیگرین بەڵێ هەمومان زۆربەی جار سێرەکەی مۆبایلەکەی دەستمانە ڕێم بۆ جەیەک وێنە ئەگرین ڤیددیو ئەگرین بەڵام ئەم جارە بۆ نین چاومان وا بکەین بە دوای بابەتێکا بگەڕین ئەو بابەتانە تەسویرکەین کە بەر لە دەوروبەرمانە ڕوەدەن ئەوەیان زۆر سەرورە بەتابەت ئەو بووکە لەو ڕوکشەیە لەو ڕوکشۆپەیە زۆر سوودم لێبینی و زۆر کاری تێکردم وای لێ کرد لی نەترسم و دەست بۆ بەرم کە بە مۆبایل فیلم دروستکەم یاخود کورتە فیلم دروستکەم ئەو هۆکارە بۆ دۆزینەوەی ئەو ویرۆکەی دۆزینەوەی کە بە چاوی سینەمایی سێریکی ئەو حاڵەتە بکەی وێنێک شتێکی بچووک توزان تەختێ دارێک بێنیت کۆمەڵی شتی زۆر لێ دروستەکرێ گرنگترین شت چیە و خەیاڵە و بیرۆکەیە و بە ساوسێرکردنی ئەو بابەتەیە وەکو لێ بە شێوەیەکی ئاسایی سێرەکە ئەوەش بەڕاستی ینی کاریگەرێکی زۆرە و بەسەرمەوە لەوەی کە ئەو چەند ڕۆژە فێرت کردین و وای کرد ئەو ترسەشم بشکێت لە ڕووی ئەوەی کە چۆن مۆبایل بگرم بەدەستمەوە چۆن لەختەکان تەسویرکەم چۆن زاویەکان بدۆزمەوە. دەسەکان و خۆش بێ کاک محەممەد گیان
حەزەکەم ئەگەر شتێکی کەتێ باسی بکەیت چون کامێ بچمە ئەگە برادێکی کەمان بێتە سەرخەت بۆی لەگەڵ برادێکی کەشە قسە بکەین کاکە محەممەد جان. مامۆستاگەن وڵی وێ سەرکەوتن بووە خوازم زۆر سپاس دەگەین کە ئەو دەرفەتت پێ بداین کە بتوانین دەست بۆ ئەو ترسەمان بەرین دەست بۆ خەونەمان بەرین کەمان نامانتوانی و کەسێ نەبوو دەستمان بگرێ بە ڕێزە دەستگرتین و فێرکردن و ڕێگەکەت نیشاندەین زۆر سپاس دەگەین لە خزمەتتانام چاوەکەمی کاک محەممەد جان سەرکەوتوو بن. دۆستان ئازیزان ئەلبەتە یەکێک لەو کێشانەی کە لە لای خەڵکی ئێمە لە لای فلیمسازانی ئێمە لە لای کەسانی ئاسایی ئێمە کە ئەو مۆبایلەی بەدەسەوەیە لە ڕێ ئەو مۆبایلەوە تا چەند ئەتوانێت ئەو ڤیددیوانی کە ڕۆژانە ئەیگرێت تا چەند ئەتوانێت هەوڵی ئەوە بات ئەو ڤیددیوە ببێ بە فیلمێک. ئەلبەتە ئەم تەلەفۆنە ئەم مۆبایلە لەم ڕۆیە ئەم مۆبایلە ئستۆدیۆیەکە بۆ خۆی ئەتوانی هەر لێرەوە تۆ سیناریۆ بنووسیت ئەتوانی هەر لێرەوە تۆ تەسویر بکەیت تۆ مۆنتاژکەیت دەنگ و مۆسیقا و هەموو کاریگەریەکانی تریش بخەیتە سەر فیلمەکە و وە تایتڵیشی بۆ دابنیت ئەمە هەمووی ئەتوانی بکەیت. بەڵام ئەمە چی ئەوێت ئەوەی ئەوێ یەکەم شت وەکو کاک محەممەد باسی کردوکو بێریڤان خان باسییان کرد جورئەتێک شێوێ کە تۆ دەست پێ بکەیت بەڵام بۆ جورئەتت نەبێت چونکە تەلەفۆنەکەتەوە خۆتیت ئەچیتە دەرەوە هەموو جارێت تۆ تەسویری ئەو دەوروبەری خۆتەکەیت شتی ترەکەی بەڵام ئەم جارە بگەڕە بە دوای بابەتە بابەت بدۆزەرەوە بابەتەکان تەسویرکە و دوای لەیەکیان بە و دوای مۆسیقایەکی جوانی بۆ دابنێ و تایتڵێکی جوان و هەوڵدە مەبەست بێت مەبەستەکە بگات ئەمە لێرەوە ئەتوانرێت بکرێت. لە وانەکەی ئێمەیە ئێمە من زۆر سەرنجم لەسەر ئەوە بوو و چەند خاڵێکی کەش کە زۆر سەرنجم لەسەری بوو یەکەمیان ئەوە بوو کە بتوانێ بە تەسویر بە کامیرە تۆ گزارش لەو پێگەی لەو مەبەستەی خۆت بکەیت لەو بابەتێک کە خۆتەتەوێت یعنی هەوڵدەی دایلۆگ قسەکردن ئاخاوتن زۆر کەم بێت هەوڵدەی کۆمەڵی شتی کە با کەم بێت بەڵام زیاتر بە ڤیددیۆ شتەکانمان پێ بڵێ. ئەلبەتە برادەران ئەوەی کە من هەوڵم لەگەڵیان نا زۆربەیان بە ڤیددیۆ توانیان ئەو گزارشتە بکەن و لە هەمان کاتیشە نەک هەر بە ڤیددیۆ و حاڵەتێکی کە زۆربەی فلیمسازانی ئێمە و کێشەیان نێڵێ سپۆنسەرمانەوێ ینی پشتیوان ینی کەسانێکمانەوێ هاوکاریمان کە پارەیەوێ فلم سازی پارێ ئەوێ و پارەمان نییە و چی بکەین بۆ پارە و کێ پشتیوانمان بێ و ئای حکومت نایکا و ئایەوە نابێ. من لێرە بۆ زۆربەی بابەتەکان سەرنجم لەسەر ئەوە بۆ هەمویان ئاگادار بکەمەوە کە هەوڵدەن بە کەمترین تێچوو یعنی پێویستیان بە کەس نەبێ هەوڵدەن خۆیان ئەوە بکەن کە ئەیانەوێت ئەو مەبەستەی خۆیان بگەێنن ئەوە بوو یعنی جێ خۆشحاڵیە نزیکەی 25 فیلم پێگەی هەر هەمویان لەسەر گیرفانی خۆیان و ئەتوانم بڵێم لەو 25 فیلمە هەر هەمویان و فیلمەکانیان زیاتر بە ڤیددیۆ گزارشتیان لە بابەتەکانە کرد بابەتی جوانیان هەڵبژار تەنانەت من هانیانمدا بڕۆن لە ناو کەرکووکە ئەوە نییە با بڵێن خزمەت گوزاری هەبوو لەوەتی پارێزگاری تازە هاتبوو کاگڕێبواردەها کە دەستخۆشی لەکەین لەوەتی ئەو هاتبوو کەوتو بووە ئەوەی کە خزمەت گوزاری و پاکوتەمیزی شارەکە ڕابیگیرێ بەڵام خەڵک لەسەر ئەو سیستەمە کۆنەی پێشوو ڕاتبوون هەر شت فڕێبن. اینجا ئێمە داوام لە هاوڕیان کوتم ئەمە کێشەیە کە با لە ناو فیلمەکانە هەوڵدەین خەڵک و شارکەینەوە کە ئاگای لەوە بێت شت فڕێ نەدرێت با شت لە جێی خۆیان فڕێ بدرێت لەو جیا بێت یعنی ئەوە یەکێک لەوانەوە جوانی و پاکی شار بپارێزرێ و خاڵێکی کەم مەسەڵەن شوێنەوار زۆر کێشەی ئێمە بوو زۆرێ لە خانوەکان من بە ناو کەرکوو کاتیە پەڕیم زۆرێ لە خانوەکان بە دیزاین و بە سیستەمی کۆنی خۆی زۆر جوان بوو بەڵام خەڵک کردبووی بە
سەرانگوێلە کردبووی بە JPC خاشاک پڕیان کردبوو لە خاشاک و جێیەکان خەریک بوو ئەڕوخان یعنی من داوام لە برادران کرد بۆی بڕۆن بە کامیرەکانیان بچنە ناو شارەوە ئەو جیانە ڤیددیۆیان بگرن و بابی خینە بەرچاو بە ئاشنایان بکەم کە بڕۆنەوەنە زیینوکەنەوە ئیش لەسەر ئەو چەمکە بکەن ئەوە بوو زۆریان ئیشیان لەسەر ئەو چەمکە کرد ئەو دوو حاڵەتەم زۆر بەلاوە مەبەست بوو بە ڤیددیۆ گزارشکەن و کەمترین تێچوو و ئاسانکاریش چۆن بیرۆکە بدۆزنەوە بیرۆکە لە ناو شار و لە دەوروبەر و لە هەموو لایەکە هەیە ئەوە بوو وەکووتم وەرکشۆپەکەمان 16 سەعات بوو من 16 سەعات وانەموتەوە بەڵام دوای ئەوە کە فیلمەکانیان کەوتە قۆناغی چنین مۆنتاژکردن ئیدت ئەوەیان نزیکەی 3 هەفتە ئەتوانم بڵێم وابێ بە 4 هەفتە و بە 5 هەفتەشت و کە تاکو ئێستاکەش ئەم فیلمە نێرێ ئەو فیلمە نێرێ داوای تێبینیم لێکەن من تێبینیانە دەمێ پێیان ئەڵێم مەسەڵێم ئەم دیمەنە زیاد بوو یانە و دیمەنە لەگەڵ و دیمەنەیە لە یەک بە ئاگاداریانەکەمەوە لە چۆنیەتی ئیشکردن چۆنیەتی بەکارێنانی دیمەن چۆنیەتی بەکارێنانی مۆسیقا و مەسلەی تایتڵ و هەموو ئەو بوارانەی تر بۆی ئیشێکی جوان و پاکۆپخت بێ و شارەزا بن و بە تایبەت چاوکراوە بن لە مۆدۆ کە سەیری فیلمە جیهانیەکانەکەن فیلمەکانی ترەکەن فیلمی کوردی بێ هەرچێک بێ چۆن هەوڵدن ئەو سێرکردنیان ئەو تەماشاکردنیان ببێ بە سوودێک و بگوێزێتەوە بۆ لای خۆیان بۆ کارەکانی خۆیان ئەمانەم زۆر مەبەست بوو وەکووتم یعنی دوای وانەکان 3 هەفتە دوای 3 هەفتەکە تاکو ئێستاکەش بەردەوام لەگەڵیانان بەردەوام فیلمەکانم بۆ نێرن منیش تێبینیانە دەمێم ئێستاکە فیلمەکانیان ئامادەیە بۆ فیستیڤاڵ ئێمە یەکەم فیستیڤاڵی مۆبایلی کەرکووک و سازەکەین لە 1991 لە سەعات 3ەوە دەست پێکا لەکۆ لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک هەر بە هاوکاری سنتەری ڕۆشنبیری با بڵێن ئەم کارە سنتەری ڕۆشنبیری کەرکووک و فلیم سازان ئەم پێگەیە پێهێستاون بە هەمومانەوە لەگەڵ ئەو هەموو فێرخوازەیە لەگەڵ ئەم هەموو فیلم خوازەیە پێکەوە خەریکین ئەو فیستیڤاڵە بە پاکی و بە جوانی و بە ڕێکوپێکی بگەێنینە بینەران یەکێ لە دروشمەکان بۆ فیستیڤاڵەکە ئەوەیە کە ئێماڵێن با کەرکووک بکەین بە جوانترین شار ئەویش لە ڕێی لە ڕێی ئەوەی کە ئیتر هەڵمەتێکی فیلمسازی بکەین ئەم برادەرانە و برادەرانی تر ئەگەر سنتەر لە خشتیانە بێ و خشتەیەکمان بۆ دابنێن و بتوانین وەرکشۆپی تر بکەین بۆی خەڵکانی تر برادەرانی تر ئەوانەی کە حەزیان لێ بێن فیلم دروستکەن و سوود ببین و بۆی بە هەموو هەوڵ دەین لەمە دووە فیلمەکان وابێت بۆی کەرکووک زۆر سەرنجی بخەینە سەر ببێ بە جوانترین شار ئەلبەتە لە ناو من نزیکەی وا بزانم 30 فێرخوازمان هەبوو نزیکەی وا بزانم 25 بوو لە پۆلە ئامادابوون سییانیان هەر لە سەرەتاوە ئەوان وازیانێنە هەروە بزانام یەکەم ڕۆژ یا دۆم ڕۆژ بۆ وازیانێنە بەڵام ئەو دوایی لەوێ مایەوە ئەو دوایی لەوێ مایەوە ئامادە ئابوون زۆربەی ڕۆژەکان هەر ئەو ڕۆژانەی کە با بڵێن لە هەفتەیەکە کە 2 ڕۆژ بوو ئامادە ئەبوون و کۆمەڵی برادری کەمانە بوو ئەو برادرانە لەسەر لاین بەشدارە بوون کاک هەریاد لە قەڵات زیێوە گوڵستان حەسەن لە هەولێرەوە سارینا قادر لە ڕۆژەڵاتەوە کاک شوان زەنگەنە لە بەردەڕەشەوە کاک ئاودێر لە کۆیە بەڵام جارجار لە کەرکووکش ئامادە ئەبوو هاتە ناوانەکانەوە ئەمە جێ خۆشحاڵی بوو یعنیەمان بەردەوام لەگەڵ مابوون و گوێیان لەوانەکانە گرت و گوێیان لە تێبینیەکانە گرت و ئیشەکانیان کە بۆ ناردم تێبینیمەیە تێبینەکانیان وەرەگرت ئەمانە هەمووی جێ خۆشحاڵی بوو
یەک دوو برادێکمان بەداخەوە من زۆرم پێ ناخۆش بوو، یعنی حەزمە کرد بەردەوام بن، یعنی بەردەوام ئامادە بن لە فیلم پێ بگەێنن، بەڵام لەبەروی زروفی تایبەتی خۆیان نەیانتوانی یان بۆیان ڕێک نەکەوت ئیتر هەر چۆنێک بێت، بەڵام من وەکو خۆشیان نەزانن بەردەوام من هەنیان مەدا و حەزمە کرد فیلمەکانیان پێ بگا و بەڵکو بەشداری فستیڤالەکە بێت. برادێک کاک زمناکۆ پرسیارێکی هەیە، ئەڵێ کێ سەپۆرتی کردووە؟ کاک زمناکۆ گیان سەپۆرت سەنتەری ڕۆشنبیری کەرکووک جێگەکەی پێمان بەخشی کە ئێمە وانەی تیا بڵێنەوە و ئیتر ئەو دوایی هەر هەمومان لە گیرفانی خۆمان هاتین بۆوێ. ئێستاش فستیڤالەکە هەر سەنتەری ڕۆشنبیری کەرکووک پێی هەڵەسێت. کاک نەژاد زیاتر ئەو ماندووە بۆ ڕاپەڕاندن و پەیداکردنی پشتیوانیەکان، ئەو سەرقاڵی ئەو بوارەیە زیاتر و ئەو خەریکە ئیتر لە کۆ پشتیوانی پەیاکە چۆنی پەیاکە جێگەی شانازی و دەستخۆشیە، بەڵام من ناتوانمەوە وەڵام بەمەوە گەردوای کاک نەژاد بانگێشتم کردووە کە بێتە ناوانەکەەوە، ئەگەر هات حەزەکەم کاک نەژاد خۆی ئەو ڕوونکردنەوەی باو وەڵامی ئەو پرسیارەی بەڕێستان باتەوە. بزانم کاک شاخەوان وا بزانم وەڵامێکی هەیە بووە، ئەڵێ دەست خۆش مامۆستا تۆ ئەو فریاد ڕەسە بوویت بتوانین ئەو ڕێچکە بشکێنین کە پێ بەس بوو. چاوەکەمی کاک شاخەوانگیان من لە خزمەتم، ئیتر هەموو برادران سڵاو ڕێزان نێرن زیاتر، منیش سڵاو ڕێزی تایبەتم بۆ هەر هەمویانەیە و هەر کەسێکشان کەیانوێ بەشداری بکەن ئەتوانن ئەو لینکەی کە ناردوومە لە با بڵێن گروپەکەمانەوە ئەو لینکە بکەنەوە لە گوگڵەوە دێنە ناوە و ئیترەتوانن فەرموو بێن قسەی خۆیان بکەن و پێشنیاریان چیان نەوێ ئەتوانن بێن ڕای خۆیان بڵێن. ئازیزان، فستیڤالەکە بۆ یەک ڕۆژە هەر لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک فستیڤالەکە لەوێ ئەنجامەدرێت. ئیترەوە من وەکوتم حەزمە کرد کاک نەژاد ئامادە بواە، چونکە هەنێ پلانەیە لای کاک نەژادە ئەو ئەتوانێت زیاتر باسی بکە و بۆمان ڕوونکردنەوەی زیاتر بەبات. وەڵاهی کاک شامی لەگەر بتوانیت بیتە ژوورەوە زۆرم پێخۆشە قسەی خۆتکەیت. تر کاک نەژاد زیاتر ئەواناکە و فێرخوازەکانمان هەریەکە ئەو ڕۆژە ئامادە بن، هەریەکە بڕوانامەی دەرچوونی وەرکشۆپەکەی خۆیان وەرەگرن و دواترش فیلمەکانیش هێشتا لەگەڵ کاک نەژادە تەواو ساغمان نەکردوێتەوە بۆ خەڵاتەکان چۆن بێت. من حەزەکەم لەگەڵ کاک نەژادە کە باسی خەڵاتەکان بکەین، خەڵاتەکانش دەستنیشانکەین خەڵاتەکان چۆن بن، چونکە خەڵات ئێمە لێرە ئەمان فێرخواز بوونە، ئەمان ئەو کەسانە نەبوونە لە دەرەوە فیلم بنێرن و ئێمە بێت خەڵاتیان بکەین بە وەکو فستیڤالێکی گەورە سەیریکەین. ئەمە بەڵکو بەری ڕەنجی ئەو فێرخوازانەیە بۆیانەکەین بە فستیڤالێک. ئەترەگەر لە خەڵاتەکانە هەوڵدەین وابێت هەمویان خەڵاتیان بەرکەوێ یان هەمویان نایان زۆربیان بەریان بکەوێ، ئیتر بە سیستەمێک بێت کە حەق بە هەمویان بدرێ هەریەکە لەلایەنێکەوە. چونکە من کە سەیری فیلمەکانەکەم فیلمی تایە لە ڕۆی مۆنتاژەوە چنینەوە زۆر جوانە، فیلمی تایە لە ڕووی ڤیددیۆگرتنەوە زۆر جوانە، فیلمی تایە لە ڕۆی بیرۆکەوە زۆر جوانە. ئیتر هەر یەکەی لە چەمکێکە تایەتی لە ڕووی ڕووناکیەوە، تایەتی لە ڕووی هەڵبژاردننی میوزیک مۆسیقا یعنی لە جێ خۆیە. ئەیتر ئەتوانم بڵێم هەر یەکەی لە چەمکێکە شایانی ئەوەیە خەڵاتێک وەربگرێت. یعنی ئەمە ئەگەر بە بۆچوونی من بێ لەگەڵ ئەو لێژنەیە کە کاک نەژادوان دایان ناوە سنتەری ڕۆشنبیری کەرکووک دایان ناوە گەر بکرێ من پێم باشە خەڵاتەکان بە هەموو بەشانە بدرێت، چونکە هەموویەتی
یعنی تەنانەت سینناریۆیە تەنانەت گشتی فیلمەکە تەنانەت لە ڕووی ڕەنگەوە ئیتر لە هەموو بوارەکانە حەقی ئەوەیان هەیە هەریەکە خەڵاتێک وەربگرێ ئیتر ئەوەیان چۆنە بێت نازانم جارێ کاک شامیل بزانم شتێکەڵێت فەرموو ئەڵێ مامۆستا سەرکەوت توانی زۆر شت فێری ئێمە بکات لە ڕووی هەڵبژاردننی بابەت و سینناریۆ و مۆنتاژ و مۆسیقا و هەڵبژاردننی جۆری مۆسیقا من بۆ خۆم تەمەنامە کرد شتێک فێر بم لە دروستکردنی فیلم بە خۆشحاڵی و ئەم لەم وەرکشۆپەوە فێر بووم 4 فیلم دروست بکەم لە هەوڵ و ماندووبوونی بەڕێز مامۆستا سەرکەوت لە وەخت و ناوەخت لە دوای وەرکشۆپەکەش هەموو دەم هاوکارمان بوو هەر کاک شامیل ئەڵێ ئەگەر هاوکارم بن دەمەوێ بەشدار بم کاک شامیل لینکەکەم ناردووە بۆ گروپ چاتەکەمان ئەتوانی لەوێەوە بیکەیتەوە بەشدار بیت هەر کاک شامێر بۆ یەکەم جار فێری دروستکردنی فیلمی کردین ئەلبەتە با من شتێ بڵێم کاک شامیل هەموو برادەران زۆربەیان وابوون کاک شامیل یەکێ بوو لەو کەسانەی زۆر جددی بوو یعنی کە شتێکی بۆ ئەناردم من تێبینی مەدا هەر ئەوەنم ئەزانی لەوەیە 5 دقە 10 دقە چارەێکێکیان ئەگەر دەرفەتی ببوایە بۆ تەسویرکردنمانە دوای تەسویر یەکسەر بۆ ئەناردمەوە من جارێکی کە تێبینی مەدا سێرەکەم جارێکی کە ئەوەی ناردەوە هەر جارێ تێبینی مەدا کاکشامیل هەوڵێدا تێبینەکە تەنفیسکە و بۆم بنێرێتەوە طبعاً کاکشامیل یەکێ بوو لەو کەسانەی کە مۆبایلی وا بزانم کاکشامیل لەگەر بە هەڵەدا نەچوو بم وا بزانم مۆبایلی بەس بۆ تەلەفۆنکردن و بۆ وێنەگرتن دانابوو ڤیددیۆی ئاعتیادی بەڵام لێرە توانی لە ئەنجامی ئەموانەیە و لە ئەنجامی ئەو جددیاتەی خۆی ئەو ڕژدیەی خۆی ئەو هەوڵەی خۆی کە بەردەوام بە دوای ئەوە بوونەی هێشت چرکەی وانەکان لە دەست خۆی بچێ و یەک تێبینی منی لە دەست بچێ توانی 4 فیلم دروستکات ئەمە مای خۆشحاڵیە ئەلبەتە برادەرانی تریش وابوون بەڵام من کە باسی کاکشامیلەکەم چونکە ئێستا کە لەگەڵمایە بۆیە ئەوە مەبەز بوو برادەرانی تری شەروا بوون یعنی ئەمانە هەمووی جێ خۆشحاڵی بوو بۆ منیش زۆر پێی خۆشحاڵ بوو بۆ منیش کە سێرمە کرد ئەو ئاواز جددیە منی خۆشحاڵە کرد فستیڤالەکەمان ئێستا 17 فیلممان لێ هەڵبژاردووە بۆ فستیڤالەکە ئەلبەتە من هەمووی منار بۆ لژنەکە 17یان هەڵبژاردووە یەکێک لەوانە لەوەی ببێ بە 18 پێم وایە لەوەشە ببێ بە 18 یا بە 19 چونکە یەکێ لە برادەرەکان لە کاتی وەرکشۆپەکەیە نەیتوانی هیچ فیلمێ دروستکات چونکە وەکو خۆی باسی کرد ینی کێشەی هەبوو و نێ ئەتوانی دەرفەتی بۆ ڕێک ناکەوت ئەوە بوو کاتێکە لەم دوایانە کە سەیری کرد ناوی نییە من چەند جارێک زۆریشم لێ کرد سێرم کرد وەختەکەی وانە بوو دوایی لەم دوایانە وتی سێرم کە زۆری پێ ناخۆش بوو کە بەشداری نەکرد منش پێم ناخۆش بوو ئەوە بوو هاوڕێک لە هاوڕێکانی جەیەکێ لە حاڵەکانی تر کە جێ خۆشحاڵی بوو برادەران زۆربیان یارمەتی یەکتریانەدا یعنی برادەرمانە بوو نێزانی لە کۆ مۆنتاژ کات چنین کات چۆن لەو تەلەفۆنەوە چنین بکە یعنی برادران من نەمەزانیم مەسەلەن من لای خۆم ئایفۆن بەکارێنم بەڵام گەلاکسیم بەکار نییە ناو برادرانی تر هاوکاریان کەوتیان ئاوا و گەلاکسی ئەوەی تایە وایە ئەوە ناوکاریان کرد ئێستا شەرە و برادرەشی کە باسم کرد کە ناوی فیلمی هەبوو بەڵام فیلمەکەی لە بەشدار نەبوو ئەو تا برادێکی خۆی عینە شتەر لەو برادرانە چون هاوکاریان کرد و ئێستا فیلمەکەی ئەویش پێگەیی و فیلمەکەشی ناردۆ بۆ لەژنەکە ئەتر بەو هیوایم لەژنەکە بڕیاری لەسەر بن و فیلمەکەی بەشدار بێت لەوەی ئەو ببێ بە 18 برادێکی کەشمان لەوەیە ئەویش
وا یەکێکیکە کاکە ئەو دێر وا بزانم یارمەتی ئەوەدا لەوەی ئەویش فیلمەکەی بێتە ناوەوە ببێ بە 90. ئیتر هەر چۆنێک بێت جێ خۆشحاڵیە کامان هەمویان بەشدار بن لەو ڕۆژێ وەکو کەرنەڤاڵێکە بۆ هەمویان چونکە بەرهەمی خۆیانە بەرهەمی خۆیانە بیننەوە. نازانم برادەران ئەگەر بابەتێکیکایە حەزەکەم بیرم بخەنەوە گەر بتانوێ باسی بکەم یان خۆتانەوەی چێتان بتوانێت بێتە ناوەتوانێت. کاک شامینەڵێ بەڵام من پێشنیارەکەم لە وەرکشۆپی داهاتووانەکان چرتر و فراوانتر بێت و کاتەکەی واتە ماوەی زۆر وەرکشۆپەکە زیاتر بێت. کاک شامیلی جانوا بزانم خۆش دەزانیت هەنێک کێشە هەیە کێشەکان هی هەر یەکەمانە هەنێک برادەرامان نەیانەتوانی هەنێکیانیان توانی ئیتر ئەوەیان لە لای ئەوانە چۆن ئەکرێت وە سنتەر تا چەند ئەکرێ چونکە سنتەر یەک جێگەیەکە یەک هۆڵێکە ئەو جێگەیە چۆن خشتە دابنێ بۆ هەمویان ئەمە لای من نییە کێشەکە لەو لایە ئیترە گەرەوان بتوانن ئەو شتانە دابینکەن جێ خۆشحاڵیە ئێمەش پێمان خۆشە و من لە خزمەتانم بۆ باسی کاکشەمەیل باسی هینەکات من مۆبایلەکەم مواسەفاتی نزمە بەڵام بووم بە خاوەن فیلم لە سای مامۆساسەکەوت و قوربانتم چاوەکەمی کاکشامێن لێرەیە من برادەران لە کاتی هەڵبژاردننی فیلمەکانە یان تێبینیم بۆ فیلمەکان سێرمە کرد هەنێکیان مۆبایلەکانیان ئیتر لەبەر دەرامەتە لەبەر بێموچەیە لەبەر هەر شتێک بێت مۆبایلەکەی مۆدێلەکەی وابوو کوالیتیەکەی جۆری فیلمەکەی نزم بوو بەڵام گرنگ ئەوەی کە لای من مەبەست بوو هەوڵدات ئەو فێری ئەوە بێت چۆنێتی کامیرە بگرێ چۆن مۆنتاج کات چۆن هەوڵدا مۆسیقا بخاتە سەر فیلمەکەی چۆن هەوڵدا سیناریۆ بنووسێت چۆن هەوڵدا بابەت بدۆزێتەوە چۆن هەوڵدا بە کەمترین تێچوو فیلمێک پێ بگەێنێ ئەوە بوو لە زۆریانە سێرمەکرد مۆبایلەکەی کوالیتیەکەی نزمە بەڵام توانی فیلم بکات توانی فیلم دروستکات یعنی هەریەکە 2 فیلم 3 فیلم 4 فیلم کراوە هەر هەمویان اینجا هەش بۆ کامیرەکەی کوالیتەکەی نزم بۆ بەڵام هەر فیلمی دروست کردووە من سەیری ئەوەم نەکردووە بڵێ ما کوالیتەکەی خراپە لای بە نەخێر چونکە بۆ ئەوە کامیرەکەی ئەو وایە ئەو دەرامەتەکەی ئەوەنەیە بەڵام با ئەوەی مەبەستی سەرەکیەمێ با ئەم فێری فیلم دروستکردن بێت بزانێت چۆن مۆبایلەکە بەکاربێنێ ڕۆژێ لە ڕۆژان پارەی دەستکەوت تەلەفۆنێکی باشی کڕی ئەو وەختە دێت فیلمی زۆر باشترەکات ئەلبەتە بۆ مەسلەی مۆبایل فیلم بە مۆبایل لە جیهانە هەیە ئەمە هەر ئەمڕۆ نییە و هەر بەس لای ئێمە نییە لە جیهانە هەیە فستیڤاڵی تایبەتەیە بۆ ئەم ئیشە فستیڤاڵی تایبەتەیە بۆ مۆبایل لە جیهانە هەیە ئەلبەتە ئەکرێ لە ڕێ بەشداری ئەوانشین بێ بەڵام ئەوەی ئەو حاڵەتی کە لای من زۆر مەبەستم بوو تەرکیز بخەمە سەری ئەو بوو بە کەمترین تێچوو و بتوانێت بە وێنە ڤیدۆ شتمان پێ بڵێ چونکە هەرێکێ لە ئێمە کە مۆبایلەکەی بەدەسەوە چێتە دەرەوە لە دەرەوە لە هاوینە هەوارێک لە ناو سیارەکەیەوە لە بازار ڕووداوێکە بینێ ئەتوانێت بزانێت چۆن کامیرەکە بگرێ و بزانێت چۆن ئەو بابەتە هەڵبژێرێ کەواتە بەو تەلەفۆنی خۆی توانی ڤیددیۆیەک بگرێت و ئەو ڤیددیۆ دوایە توانێت مۆنتاجی کا بیکە بە فیلمەکە مەرج نییە جاری وایە فیلمێک بە 2 دقە یەک چیرۆکی زۆر گەورەمان بۆ باسەکات هەر بە ڤیددیۆشە و ئەمە ناکرێ با بڵێن بێ کامیرایەکی ئەلێکسان پێبێ کامیرایەکی بلاک ماجیکم پێبێ ڕێدم پێبێ اینجا ئەوە بگرم لەوێ ئامادە نەبوو بۆ تەلەفۆنەی دەست تۆ توانی بیکەیت و بووە
زەجەی دروست کردووە لە یوتوب دانراوە یان چۆتە فیستڤالەوە خەڵاتی گەورەشی پێوەری گیراوە. ئەوە کاک شامیل باسی حاڵەتێکی کەشەکات دروستکردنی پۆستەر. ئەلبەتە پۆستەری شێکێ بوو لەم بابەتانەی کە ئەکەوتە ناو دروستکردنی فیلمەوە، چونکە گەلێ جار فلیمساز سێرەکەی کەسێکی دەست ناکەوێت پۆستەرەکەی بۆ بکە، یان خۆی مەبەستێتی فکرەیەکی لایە ئەم فکرەیە چۆن بگەێنێتە گرافیک دیزاینەر تا پۆستەرەکەی بۆ بکە. ئەمە یەکێکە لەو حاڵەتانە چۆن ئەم فکرەیە بگەێنێت، کەواتە ئەگەر هات و خۆی شارەزابوو ئاسانکاریەکای گەێنێ، ئەگەر خۆی شارەزابوو خۆی ئەتوانێت زیاتر ئەو مەبەستە بگەێنێ کە ئەیەوێت. ئەمە یەکێکە لە سەرکەوتنی کەسەکان. بۆیە من هەمویانم هاندا کە پۆستەر دروستکەن و زۆریشان پۆستەرەکانیان کە بۆ ناردم من لەسەر پۆستەریش سەرنجمەیە، چونکە من خۆشم دەستی وێنە کێشان و پۆستەر دروستکردن و تەشکیلیم هەیە شێوەکاری، بۆیە سەرنجی ئەوەشم لەسەر ئیشەکانیانەدا و بۆەوەی فێری ئاشنای ئەوەش بن. ئەمەیان هەر بە ئەمڕۆی بە شتێکی بەسیتی ناو تەلەفۆنەکەیان پێیان مەوت وا بکەن، ئەمە بکەن ئەوە بکەن، نووسینەکە وابێت نووسینی ئەمەیان سایزەکەی بچووکتر بێ ئەوەیان گەورەتر بێ ئەوە لەو جێگەیە بێ ئەوە وابێ بۆ ئەوەی بابەتەکە بگا ناوەڕۆکەکە بگا. ئەوە بوو جێ خۆشحاڵی بوو زۆربیان ئەوەیان کرد. کاک شامیلڵێ من بە هیچ شێوەک شارەزای دروستکردنی پۆستەر نەبووم، ئەشڵێڵێ من فێری پۆستەرش بووین. بزانم بێریڤان خان ئەڵێ چی ئەڵێ هیوادارم فیلمە ئەزمونیەکان نیشمان بەدەر لە فیلمی کێبڕکیەکان پێشان بدرێت تا بەرەو پێش چوونەکان کاریگەری وەرکشۆپەکە پیشان بدرێت. مەبەستی لەوەیە فیلمەکانی تریشان من لێرەیە بێری جان شتێک هەیە بیڵێم، ئێمە وەرکشۆپەکە ئێمە دوو قۆناغ بوو. یەکەم شت وەرکشۆپەکە ئێوە فێر بن چۆن بابەت بدۆزنەوە و لە کۆ بیدۆزنەوە و ئەو شتانی کە ئەیبینن ناجائیزە یان ناکرێت یان ناشرینە دزێوە بێنن بیخەنە سەر کامیرەکانتان و دایبەزێنن. مەرج نییە بۆم فیستڤاڵە، چونکە وەرکشۆپ ئەمە مەبەستەکەم بوو ئێوە فێر بن ئاشنا بن بەو ڕێچکەیە. بەڵام کە دێتە سەر فیستڤاڵ زۆربەی جار هەنێ شت هەیە لە خۆیەگرێت، هەنێ ڕێسا هەیە، دەستور هەیە، قەوانین هەیە، ئەو قەوانینانە ڕێگە نادات. ئەوە با پێشتان بڵێم، یعنی دڵتان هیچ نەکات ئێوە ئیتر فیلم دروستەکەن، فیلمە نێرن بۆ فیستڤاڵەکان و جاری وا هەیە فیلمێکت کردووە بۆ 10 فیستڤاڵە نێری وەرناگیرێ. بۆ هەر فیستڤاڵە و ڕێسای خۆی هەیە، ئەو بەو مەرجانە فیلم وەرەگرێ، ئەوەی تۆ لەو مەرجیانێ وەرناگیرێ. دڵتان قەت لەوە دانەمێنێ، بەس بەردەوام هەوڵدەن بینێرن. اینجا ئێستاش کە فیلمەکانتان هەنێ فیلمتان بەشدار نەبووە لە فیستڤاڵەکە کێشە نییە، گرنگەوەیە زۆربەتان فیلمتان بەشدار بووە، هەتانە 4 فیلمی کردووە 2 فیلمی بەشدارە، هەیە 4 فیلمی کردووە 1 فیلمی بەشدارە. بەس گرنگەوەیە مهمە بەشدار بوون وە سوودتان بینی لە وەرکشۆپەکە، چونکە سیستەمی وەرکشۆپ جیایە، سیستەمی فیستڤاڵت جیایە. فیستڤاڵش سەیری ئەوە ئەکا بزانێ ئەو جێگەیەی کە ئەو جێگەیی کە فیلمەکەیتیان نمایشەکرێ فیلمەکە چۆنە، کوالتیەکەی ئایا لەوێ دەرەکەوێت. ئەیتر کۆمەڵێک کێشەی تریش با بێمە لای کاک ئاودێر ئێوێ بەشدار بێ لەگەڵمانە. کاک ئاودێرجان بەخێر بێ یاخوا بەس کاک ئاودێر کامیرەکەت بکەرەوە بۆی ببینی. کاک ئاودێر سڵاو مامۆستا، زۆر سوپاس. کامیرەکەت بکەیتەوە باشتر. نازانم ئەگەر گوێت لێم بێ.
ما بمایکەکەم ئیش دەکات. مایکەکە دیشەکە بەس کامیرەکە دیش ناکە کاکاودێر. ببوورە مامۆستا. کامیرەکەت ڕاستەکەی کامێرەکە ئەو خۆم دامخست. نابیکەرەوە چونکەمانوێت دەرکەویت. کاکاودێر جان سڵاو بەخێر بێ. سڵاو سوپاس سەرچاوم کاکاودێر چاوی منی بەخێر بێ. سوپاس بژی. کاکاودێر حەزەکەم وەکو ئەزمموی خۆت لەسەر وەرکشۆپەکە ئەگەر شتێک باسکەیت جێ خۆشحاڵیە. هەڵا پێشەچی دەستخۆشی لە زەناب دەکەم وەکو مامۆستایەک کە لەگەڵت بەشدار بووم یەکەم جار بوو ئەو ئەزمونە هاوبەش بڵێن لەگەڵ جەناب تا بەشداری وەرکشۆپە بکەم. بەڕاستی سوودێکی زۆرم لێ بینی من خۆم بەش بە حاڵی خۆم و ئەمە جێگای دەستخۆشیشە بەڕاستی کە دەرفەتی لەو شێوەیە یعنی بەردەوامی پێ بدرێت چونکە بەشێک لە سینی گەنج بە تایبەت ئەوانەی کە حەزەکەن بێنە بواری سینەماوە ئەوە پێویستیان بە دەرفەت هەیە بەڕاستی. تا ئەم وەرکشۆپەی کە ئێوە وەکو پێگەی فیلمسازان لەگەڵ سەنتەری ڕۆشنبیری کەرکووک جێگای دەستخۆشی بوو و من بەش بە حاڵ خۆم زۆرم سوود بینی. لەوەنە زیاتر هیچم نییە مامۆستاگیان دەست و چاوی جەنابەت خۆش بێ. ئەو هاوڕیانشی کە یەکترمان ناسی بەزدی جێگای خۆشحاڵیە کۆنتاکتم لەگەڵ بەشێکیان هەیە ئینشاڵڵا هەر لە کۆنتاکتە ئەمێنینەوە لەگەڵ جەنابیشتا لە پەیوەندیا بین. بە دڵنیاییەوە ئێوە هەمووتان برای ئازیزی منن دەست خۆش بێ و چاوەکەمی و ئەگەر شتێک شت هەیە حەزەکەم باسی بکەیت شتێکی کەی خۆت لە خۆشحاڵە بم چاوی منی کاکە ئەو دێرجان. وەڵاهی دەست خۆش بێ مامۆستا سەرلۆ. من خۆم ئەزمموی بڵێن فۆتۆگرافیم باشە بەڕاستی دەتوانم بڵێم یعنی بۆ من ڕێگا خۆشکەر بووە یعنی زۆر زۆر یارمەتی دەربووە هونەری فۆتۆگرافی بۆ ئەوەی بتوانم لە سینەما تێبگەم لە دیمەنەکان تێبگەم. ئیتر وەکو بوارێکیش هەم بواری بینراوە کە بە کامێرایە و لە بوارەکەی خۆم نزیکە ئەوە یعنی وای کردووە ئەمن باشتر تێگەیشتنێکی باشترم هەبێ بۆ چوونە پێشەوە لە بواری سینەما بەڕاستی و هەر دووبارە دەستخۆشی لە زەناوی شتەکەم بۆ ئەو دەرفەتە. زۆر سوپاس بۆ ئەم سپاس بۆ سپاس مامۆستاگیان. سپاس دەکەم چاوەکەمی کاکاودێر. طبعا ئازیزان کاکاودێر یەکێکە لەو کەسانی کە ببورن کاکاودێرێکێکە لەو کەسانی کە زۆر زۆر هاوکار بووە لە بوارەکانی تریش بۆ ئیشەکەمان ئەمەیان جێ خۆشحاڵیە یعنی یارمەتی برادرانی تریشیاوە و سەرقاڵی شەو هەروەها کاکاودێر ئەو بەڕێزە بوو کە باسم کوتم لە کۆیەوە ئاهات و لەسەر لاینش بەشدارە بوو. زۆر زۆر سپاس کاکاودێرجان چاوەکەمی دەسەکانە خۆش بێن. بابێمە لای چاوی منی سپاس دەکەم. بابێمە لای کاک بەرهەم یاسین ئەڵێ دوای دابڕانێکی زۆر لە کارکردنی وێنەگرتن و دروستکردنی فیلم ئەم وەرکشۆپە بۆ من ئایدنتیەکی زۆر باش بوو بە سوپاس و پێشنیارێکم هەیە ئێمە وەک بەشدار بووی ئەم خولە کە هەر یەک لە ئێمە شارەزایەکی باشی هەیە لە بەشێک لە دروستکردنی فیلم بۆ فیستیڤاڵی ئایندە لە ڕێ بەڕێستەوە سیناریۆیەکدا بڕێت هەمان ئەم ستافە بەرهەم هێنەری بێت هەر لە ڕێی بەڕێستەوە بەشداری فیستیڤاڵەکانی جیهانیش بکرێت. کاک بەرهەم ئەلبەتە ڕێگای تر زۆرە
بۆ دروستکردنی فیلم کۆمەڵێک چەمکی کە هەیە وەکو ئەزمون من لە دەرەوە کە سوودم لێبینی و ئەتوانین لێرە لە کەرکوبچی لە سلێمانی ئەتوانین شتێکی وا بکەین و هەروەها بێجگەلەوەش ئەمەی کە بەڕێزشت باست کرد ئەگەر دەرفەتمان بۆ گونجا ئەتوانین شتێکی وا بکەین بەڵام با بزانین تا چەند هەموو ئیشەکان دێتە پێشەوە چونکە وەکو وتم هەر خۆمان نین ئەسەنتەریش و منیش ئەڵبەتە ئیشی خۆمە هەرێکێ لە ئێمە ئیشی خۆی هەیە بزانین چۆن بۆمانەکرێ خۆشحاڵە بم ئەگەر بتوانین بکەین هەمومان پێکەوە بەشدار بین کاک عادل چاوشین هاوڕێکی دێرینمە لە ساڵانی 1970 و 1970وانە پێکەوە لە ناوەندی بەیەکەوە بووین کاک عادل ئەڵێ مامۆستا سەرکەوت من زۆر سوودمەند بووم چونکە پیاوێکی وەک من تەمەەن 1970 زۆر خۆشحاڵە زۆر سوپاسی مامۆستاکەم کاک عادل گیان بە تەمەەن نییە منش تەمەنم گەورەیە بەڵام گرنگەوەیە بەردەوام بین لە ئیشکردن و بتوانین خزمەتی خۆمان بکەین بە جۆرەی تەمەنمان ئازیزان نازانم ئەگە برادەران پرسیارێکی کەتان هەیە خۆشحاڵە بوو مەگەر بپرسن یان شتێک داوا بکەن بۆی ڕوونکردنەوەیکی لەسەر بم پێم خۆش بوو بەڵام لای منەوە تا ڕادەیەک بابەتەکەم تەواو حەزەکەم ئەگەر بابەتێکی کە هەبێت بتوانین بپرسن یان بیرم بخەنەوە تا باسی بکەم کاک نەژاد نەمزانی بۆ نەیتوانی بێت خۆشحاڵە بوو مەگەر بەهاتایە بۆی کۆمەڵک خەمکی ڕوونکردنەوە هەبوو لە لای ئەوە بوو بەڵام بۆ کاتێکی کە بۆ دەرفەتێکی کە چاوپێکەوتنێکی لەگەڵاکەم بۆ ئەو پرسیارانە و بۆ ڕوونکردنەوەانە گەر بتوانێت بۆمان باسکەم ئازیزان چاوەڕێین لە ڕۆژی فیستیڤالەکە هەمووتان ببینین هەمووتان خۆشحاڵمانکەن بە بەشداریتان لە فیستیڤالەکە کە 19 ئەم مانگەیە 19 دووشەم سەعات 3 دوانی وەڕۆ کاتێکی خۆش بۆ هەر هەموو لایەک جێ خۆشحاڵیە کە ئێوە هەمووتان بەشدار بوون و برادەرانی شاتن پێشنیار و بۆچوونی خۆیان فەرموو منیش لە خزمەتی هەر هەموو لایەکتانم شەوێکی خۆش بۆ هەر هەموو لایەک